ئێمە 5 لایەنی سیاسی بڕیارماندا هەڵوێستی ڕاشکاوانی خۆمان سەبارەت بەم دۆخە ناهەموار و نالەباری کە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە هەڵوێستی ڕاشکاوانی خۆمان ڕابگەێنین و درێژە بەم جۆرە چالاکی و هەڵوێستانەمان دەدەین. سوپاس بۆ ئێوە کە هاتوون بەدەم بانگەوازەکەمانەوە و بۆ گەیاندنی ئەم پەیامەمان. جەماوەری کوردستان خەڵکی کرێکار و زەحمەتکێش موچە خۆران بێکاران. وەک لای هەمومان ئاشکرایە کە دۆخی گشتی لە هەرێمی کوردستاندا بەرەو ئاراستەیەکی ئاڵۆز و پڕ لە تەنگژەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەچێت. بە تایبەتی ژیان و گوزەرانی خەڵکی هەژار و کەم دەرامەت کە ڕۆژ لە دوای ڕۆژ چارەنووسیان دەکەوێتە بەر ڕەحمەتی بازاڕی بێویژدانی دەسەڵاتدارانەوە. بە تایبەتی لەم وەرزی سەرمای زستانەدا کە تا ئێستا لە هەرێمی کوردستان و پارێزگاکاندا بەشە نەوتی پێویست دابەش نەکراوە بەسەر هاونیشتیمانیاندا لە ناوچە سارد و دوورە دەستەکاندا و زۆربەی خێزانەکان هەر هیچ بڕە نەوتێکیان پێنەدراوە و لە بازاڕی ڕەشیشدا نرخی گرانە و نەبوونی سوتەمەنیش کاریگەری لەسەر ژینگە و بڕینەوەی دار و درەخت دەبێ کە بەکار دەهێنرێت بۆ خۆگەرمکردنەوە. و دواکەوتنی موچەش بەردەوامە. ئەمەش خراپتر لەوەیە کە کارەبای نیشتیمانی زۆر کەم بۆتەوە کە یەکێک لە هۆکارەکانی خۆگەرمکردنەوەی هاوڵاتیان لە نەبوونی سوتەمەنیدا. ئەم بارودۆخە و خراپی بار و گوزەرانی خەڵک زۆر کێشە و گرفتی خێزانی و کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە و تێکچوونی باری خێزانی و کارکردنی زیاتری منداڵان و زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر و هەتا دوایی. ئەم بارودۆخە لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر لە 500,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و بە نرخی بازاڕی جیهانی دەفرۆشرێت. بەڵام ئامادە نییە نەوت دابەش بکات بەسەر هاوڵاتیاندا کە مافێکی سەرەتایی هەموو هاونیشتیمانیەکە. ئێمە هۆشداری دەدەینە هەموو لایەک کە داهات و نەوت و کارەبای پێویست هەیە، بەڵام دەستەی حکومڕانی کوردستان نایانەوێ خزمەتی خەڵکی پێ بکەن بۆ ئەوەی ناچار بن پەنا بەرنەبەر کەرتی دایبەت و کۆمپانیاکانیان بۆ کڕینی نەوت و بەدەستهێنانی کارەبا. ئەمەش لە سیاسەتی ئابووری دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە سەرچاوە دەگرێت. بۆیە وێ ڕای ڕەخنەمان لە حکومەتی هەرێمی کوردستان و دەربڕینی ناڕەزایەتیمان داواکارین لە زووترین کاتدا نەوت دابەش بکرێت و بڕی کارەبای حکومی باشتر بکرێت و ئێمە ئەم حیزب و لایەنە سیاسیانەی خوارەوە ئێوە بە بەرپرسیار دەزانین لە بەرامبەر ئەم نەعەدالەتیەدا و هاوکات حکوومەتی خۆجێیش بەرپرسیارە لە بەرامبەر دابینکردنی پێداویستیە ڕۆژانەیەکانی خەڵکی کوردستان. داواخوازین لە جەماوەری کوردستان کە چیدی ئەم هەلومەرجە و ئەم هەلومەرجە سەپاوەی نائەدالەتی و نایەکسانی کە هەیە قبوڵ نەکەن. ئەو لایەنانەی کە واژۆیان لەسەر ئەم بەیاننامەیە کردووە بریتین لە حیزبی شوعی کوردستان، حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان، یەکێتی کۆمۆنیستەکان، تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان. دەستخۆشیتان لێ یەکەم و بە خێراتن دانەکەم بۆ ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسیە. هەر پرسیاری چتان هەیە بۆ وەڵامدانەوەی هاوڕێی بەڕێزم کاک فاخیر وەڵامدان دەداتەوە. ئێمە وەکو حیزبی شوعی کوردستان ئەو پێشنیارەمان کرد بۆ لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئەوەی کە ڕێکەوتین ئەو لایەنە بەڕێزانی کە ئێستا لێرە ناوێن لە بەیاننامەکە هاتووە ئامادە بووین لەوەی کە بە بەیاننامەیەک بۆ ڕای گشتی ڕابگەیەندین کە لەم کاتێ ئەوەی شتی ئانیە ئێستا مەسەلەن وەرزی زستانە سارد و سەرمایە کە نەوت و سوتەمەنی بە شێوەیەکی گشتی نرخەکەی زۆر بەرزە کە زۆربەی هاوڵاتیان ناتوانن دابینی بکەن و لە بەرامبەرە کارەبا پێڵن کارەبای نیشتیمانی بە پێویست دێکە وەکو هاوڵاتیان و خەڵک وەکو بەدیلێک بەکاری بێنێ. لەبەرەوە گەشتینەوەی کە بەیاننامەیەک بۆ ڕای گشتی ڕابگەینی لەم کاتەیە علاقەی پەیوەندی بە وەرزی زستان و سارد و سەرما و ژیانی خەڵکەوە هەیە کە ئێستا وەکو وتم بە بەیاننامەکەش ئیشارەتمان پێیاوە نرخی سوتەمەنی و نرخی نەوت زۆر گرانە کە لە هەمان کاتە کارەبای نیشتیمانیش
بۆ پێویست نییە کە بتوانێت هاوڵاتیان بیکەنە بە دیلێک بۆ خۆگەرمکردنەوە شاریشمان پیاوە لە بەرنامەکە ئەمەش کۆمەڵێک هۆکینی تریلێکەوێتەوە کە لەوانە مەسەلەن هاوڵاتیان خەڵک پەنابەرێ بۆ داربڕین کە ئەمەش تاسیل لەسەر ژینگاکە و تاسیل لەسەر بژێوی ژیانی خێزانەکانەکە کە لە بەرنامەکەی شارتمان پیاوە.